کاگوشار زۆر سپاس دەکەم بۆ هاتنت بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاس. ئەلبەتە پرسیار زۆرە لەسەر ڕێکخراوە ناحکومیەکان یا ئەوانەی کە بە ڕێکخراوی NGO ناودێر دەکرێن لە هەرێمی کوردستانی عێراقدا. من لەو پرسیارەوە دەست پێ دەکەم لە ماوەی ئەم نزیکەی ساڵ بۆ ساڵونی ڕابردوودا ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانی عێراقدا نەماوە، هەموو لایەنە سەرەکیەکان بەشدارن لە دەسەڵاتی فەرمانڕەوایەتیکردنی هەرێمەکەدا. ئەم ڕێکخراوە NGOیانە توانیویانە ببنە ئەڵتەرناتیڤێک جێی ئۆپۆزیسیۆنەکان بگرنەوە؟ زۆر سپاسەوان دەرفەتێکی زۆر گرنگ بوو بۆ من کە ئەوڕۆ لە خزمەتی بەڕێزدا بم و لەم ڕادیۆیە عریقە بێم قسە بکەم. لێتی نەشارمەوە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان با بڵێن NGO یان کۆمەڵی مەدەنی تر هەر ناوێک بێ تا ڕادێکی باش هەوڵی داوە کە جێگرەوەی ئۆپۆزیسیۆن بێ لەبەر ئەوەی تۆ لە کوردستان ئێستا بەتایبەتی لەو لە هەڵبژاردن ڕابردووە ئەمە ئۆپۆزیسیۆنمان نەما و ئەمە حاڵەتێکی ناتەندروستە لە وڵاتێک تۆ ئۆپۆزیسیۆن نەبێت تۆ هەر پێنج براوەی حیزبە براوەکان ئیتیلافیان دروست کرد و حکوومەتی بنکەفراوانیان دروست کرد تۆ لەم حاڵەتە کەسێک نییە چاودێری ئەم ئەدای ئەم حکوومەتە بکات ڕخنەی لێ بگرێ ڕاستی بکاتەوە ئەگەر غەڵەتی هەبێ بە ئەمری واقع ڕێکخراوەکان بوون ئەو جهێتە بە ئەمری واقع مجموعەیەک مبادرات هەیە یەکێک لەوانە ڕوتی ناڕزایەکانی خەڵکە یەکێک لەوانە گروپی سەکولارە یەک لەوانە خەمی خەڵکە ئەتر بە شێوەی جیاجیا خوان ڕێک دەخەن بەڵام لە تەحسیلدا ئەمانە ڕۆڵی ئەوە دەبینن کە چاودێری بکەن لەسەر ئەدای حکوومەتوە بەشێکی تریشی بتوانن ڕاستکردنەوە هەبێت تەقویم و تەقیم هەبێ ینی ناتوان بڵێم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەبەر ئەوەی حیزبی سیاسی نین لەبەرەوەی هەوڵ نادەن بۆ گەیشتن بە دەسەڵات بەڵام تا ڕادەیەکی باش توانیویانە سەرنجی خەڵک ڕابکێشن سەرنجی حکوومەتیش ڕابکێشن بۆ قەزایی زۆر گرنگ وەکو دەستور. کاگوشار باز لەوە دەکەی دەڵێ ئەم ڕێکخراوە NGOیانە بوونەتە دیفاکتۆ و ئێستا ئەتوانرێ بگوترێت کە شۆنی ئۆپۆزیسیۆنیان گرتوێتەوە بەڵام کاریگەریان چەندە؟ ئەزانی لە بەعزێ بابەت تا ئێستا لە هەرێمی کوردستان ینی بۆی سەریح بم تا ئێستا لە هەرێمی کوردستان بەعزێ بابەت هێشتا نەهاتوتە ئەوەی کە ڕێکخراوەکان بتوان ڕۆلیان تێدا ڕێکخراوەکان بەڕاستی ئەوەی بەلای ئێمەوە گرینگە بەلای ئێمەوە گرنگ نییە چێ بێتە سەرۆکێرێ ئەو قەزای ئێستاوا باسەکرێت چێ بێتە وەزیر چێ بێتە سەرۆکی ئەنجومەنی دادوەری بەلای ئێمەوە ئەوە قەزیە نیە ئەمە مزداقیەتێکی بۆ ئێمە دروست کردووە لە ناو خەڵک بەلای ئێمەوە گرنگە چۆن خەدەمات پێشکەشەکرێ بەلای ئێمە گرنگە چۆن موچەکەی تەوزیع دەکرێت بەلای ئێمەوە گرنگە تۆ شەڕت لەگەڵ داعش گەیشتە چۆ ئەمەیە بەلای ئێمەوە مافەکانی خەڵک بەتەکید لەبەر ئەوەی ڕێکخراو بە هەموو شێوێک طبعاً ئەم قسانەی من دەیکەم کە هەتا مەسلەی خۆ حیزبەکانیش دەڵێن بەلای ئێمەوە گرینگە باری بژێوی خەڵک باشتر بێ بەڵام حیزب فنیهایە حیزب هەر دەوێت بگات بە دەسەڵات ئێمە ئەوەی کە جیامان دەکاتەوە لە حزب ئێمە هەوڵدانمان نییە بۆ گەیشتن بە دەسەڵات ئەمە بەشێکە لە پرەنسیپی دروستبوونی کۆمەڵی مەدەنی کە لە ئەسڵدا کۆمەڵی مەدەنی ئەوەی جیای دەکاتەوە لەگەڵ حزب ئەوەیە کۆمەڵی مەدەنیش بۆ خەڵکی شەکە حیزبیش بۆ خەڵکی شەکە مەفروزە ینی لە بنەڕەتدا مەفروزە وایە بەڵام حیزب هەوڵ دەدات ببێت بە دەسەڵات هەوڵ دەدا پلەی هەبێ هەوڵ دەدا پۆست وەربگرێ لەناو حکوومەتدا لەناو دەستگاکانی حکوومەتدا ڕێکخراوە ناحکوومیەکان یان کۆمەلگای مەدەنی ئەم هەوڵەی نییە بۆیە بە لای ئێمەوە بەلای کەمی بۆ چوونی ئێمە نزیکترین لە خەڵک بەوەی کە هیچ بەرژەوەندیەکی تایبەتمان نییە باشە چەند بوونەتە فشار بەسەر دەسەڵاتەوە مجموعەیەک مبادراتمان هەیە سەرکەوتوو بووە مجموعەیەکیشان هەبووە بەڕاستی سەرکەوتوو نەبووە بۆ نمونە ئەوەی ئێستا توانیمان سەرنجی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لێژنەی دەستوری پەرلەمانی کوردستان سەرنجیان ڕابکێشین بۆ ئەوەی کە ئێمە هەین گروپێکمان دروست کرد یان با بڵێن لێژنەیەک ناومان لێنا لێژنەی سێبەر لێژنەی دەستوری سێبەر جگە لەو کە لێژنەی دەستور هەیە لێژنەیەک سێبەر لێژنەیەک سێبەرمان دروست کرد ئەو لێژنەی سێبەر ئێمە کۆمەڵێک
تایبەتمەندمان هێنا خەڵکی تایبەتمەند خەڵکی مامۆستای زانکۆ کۆمەڵێک ئەو ڕێکخراوانەی کە مهتەمن بەو قەزیە ڕۆژنامە نووسن ئیتر خەڵکی جیاجیای تێدایە هاتین ڕاو سەرنجەکانی خۆمان لەسەر بڕگەکانی دەستور نووسیوە دامان بە لێژنەی دەستور طبعاً چەند وەری دەگرێت چەند وەری ناگرێت ئەمە مەبحەسێکی ترە بەڵام خۆی ئەسڵەن ناسینی ئەم لێژنەی سێبەرە لەلایەن لێژنەی دەستوریەوە ئەمە هەنگاوێک بوو و ئێستا بە پێش ئەوەی من دەروچم بۆ ئەمریکا بێم دەستورەکەمان بە کاملی تەواو کرد ینی هەموو بڕگەکان بڕگەی ئەلتەرناتیڤ و بڕگەی باشترماودا ئێمە کۆمەڵێک خەبیرمان لەگەڵ بوو حتا خەڵکی ئەزنەبیمان لەگەڵ بوو تەجروبەی وڵاتانی ترمانە ئەم بۆ نمونەیەکی زۆر بەسیط بۆ باسکەم بەندێک هەیە لە هەموو دەساتیری دنیا پێی دەڵێن بەندی تەقییدی حقوق و حڕیات یعنی ئەوەی کە ماف و ئازادیەکان چۆن تەقیید دەکرێەوە بەچی پێوەرێک طبعاً ئەمە نووسرا بوو وە لە دەستوری عێراقیشدا هەیە ئێمە هەستان تەجروبەی چەند وڵاتێکمان هینا وڵاتی سەرکەوتو ئێمە ینی نەچوین تەجروبەی ئەو وڵاتە فاشیلانەی دەوروبەری خۆمان بین چون تەجروبەی وڵاتانی دنیامان هێنا ئەم بەندە چۆن ڕێکخراوە ڕاستە ماف و ئازادیەکان خەڵک ئەبێ بە ڕەهایی ممارەسەی بکەن تەنها لە حاڵاتی حەسری هەیە کە دەسەڵات بۆی هەیە ئەمە تەقیید بکە لە چی حاڵەتە ئەبێ بنووسێ بە حەسری باز بکرێن نەک تۆ ئێستا لە دەستوری عێراقدا ئەم هەڵەیان کرد لە 30 قسوور مادە هەر ماف و ئازادی داوە بە خەڵک لە یەک مادە دەسەڵاتی داوە بە حکوومەت و پەرلەمان کە بتوانن ئەو هەموو ماف و ئازادی هاتیە هەمووی بند بکەن هەمووی تەقیید بکەن و بەبێ شڕوت بەبێ زەمانات بەبێ ماوەی قەیدەکە بەبێ مەساحەی با بڵێن شوێنەکان لێرەدا متمانە چییە لیژنەی کە ئێستا پێداچوونەوە بە دەستوری هەرێمی کوردستاندا دەکا بتوانێت سەرکەوتن لەو خاڵەدا بەدەست بێنێ یعنی ئەوەی ئێستا دیارە ئەو لیان وەرگرتین ئەو بڕگانە بە تایبەتی ئەو بڕگەی ئێستا باسم کرد لەبەر ئەوەی قسەمان زیاتر لەسەر کرد لەبەرەوەی خەڵکمان زیاتر هێنا خەبیری ترمان هێنا تەجروبەی وڵاتانمان هێنا بە شێوەیەکی پوخترمان داڕشت تەوان بە هەمووی چەندێ ڕێک بوو داماڕش بەڵام داڕشتنێکی چی پێڵێن کە ماف و ئازادیەکانی کە بۆی نەتوانێت نە دەسەڵات نە هیچ دەستگایەکی ئەمنی سبێ ڕۆژ بتوانێت بە کەیفی ماف و ئازادیەکانی خەڵک پێشەڵکە قسەتان لەسەر ئەم بابەتە زیاتر بوو یاخود لەسەر بابەتی ئەوەی دەستورێکی سکیلار بێ یان ئاینی ئەمە گروپێکی ترە هەستان ئەمە بەس علاقی بە دەستور نەبوو گروپی سێکولار حملەیەکە با بڵێن کەمپینێکی فراوانترە لە هەولێر و دۆهۆک سلێمانی تەنها لەسەر ئەو مەسلەی جیاکردنەوەی دەسەڵات لە ئاین دەکات ئێمە لەسەر ئەساسی کۆمەڵێک پرنسیپ هەستین حملەیەکی تەواقیعمان دەست پێ کرد ئیمزاکردنی خەڵک تا ڕۆژەی من دەرچوون لە کوردستان نزیکە 6,000 ئیمزامان کۆ کردبووە هەدەفمان 100,000 ئیمزا بوو زائیدەن کەمپینەکە بەشێکی هۆشیارکردنەوەی خەڵکە بە بنەماکانی سێکولاریزم ئێمە لەسەر ئەساسی سێ مەبدە کارمان کرد یەکەمیان جیاکردنەوەی دەسەڵات و دین لەوەی کە ئاین نەتوانێت دەستێوەردان لە کاروباری حکوومەت بکە و حکوومەتیش نەتوانێت دەستێوەردان بکات لە کاروباری ئاین بەشێکی تریان یەکسانیە لە بەردەم یاسا و لە ناو یاسادا یعنی هەم لە ناو یاسادا بە یەکسانی باسی خەڵک بکرێ و لە بەردەم یاسادا ئەمە بنەمایەکی زۆر گرنگە بۆ هاوڵاتی بوون بۆ مەسلەی سیتیزنشیپ تۆ سیتیزنی ئاینت چییە ڕەگەزت چییە جنست چییە ئەمە نابێتە پێوەەر ئەبێتە پەیوەری ئەساسی ئەبێتە هاوڵاتی بوون خاڵی سێم ئەوە بوو کە یەکێک لە بنەماکانی کارکردنمان بوو و ئێستاش بەردەوامی لەسەری مەسلەی پاراستنی کەمەنەتەوەکان با بڵێن مکەوینات کەماتی ئاینی و نەتەوەیەکە ئەم ئاینی و نەتاوەتی ڕاستکە بە تۆ ناکرێت تۆ بەرگێک بۆ تەنها بۆ گروپێکت دووریوە کە موسڵمانن بەبەر خەڵکانی تر بکەیت کە ئەمە قەزای تری هەیە تۆ فینی هەیە کە سێکولاریزم تاوان ڕخنەی زۆر لێکرا لەو گروپە گوتیان چۆن ئیسلامی متتەڕیف هەن هەروە عیلمانی متتەڕیف هەن ئێمە لەوە طبعا قسەمان زۆر بەڵام علمانیت یان با بڵێن سێکولاریزم ناکرێ تونڕەو بێ ناکرێ متتەڕیف بێ لە ئەسڵدا لە بنەمادا ناکرێ لەبەر ئەوەی خۆی ئەسڵەن سێکولاریزم
من بتأكيد يعني جنابت باش دەزانی و بینەران و بیسەرانیش باشتر دەزان سێکولارزم ئەو حاڵەتەیە کە ئەوانەی جیان و متتەڕفیشن بتوانی تۆ لە ژێر یەک هەتا متتەڕفتربی لە سێکولارزم باشترە تۆ خەڵکی زیاتر فراوانترەبی هەتا تونتربی لە سێکولارزم ئەتوان چەترەکەت فراوانتر بێتانی خەڵکی زیاتر لەگەڵ یەکتر دانێ ئەگەرنا خۆ سێکولارزم دژەدین طبعا بە اتهام کراین بە دژەدین اتهام کراین بە مولحد اتهام بەتاکید ئەمە متوقع و بەتایبەتی لە حیزبە ئیسلامیەکان با بڵێن حیزبەکانی ئیسلامی سیاسی بەو شێوەیە ئامان زیاتر و ئێمە پێمان ڕەوانییە کە حیزبێک یان گروپێک ئاین بەکاربیێنن بۆ گەیشتن بە کۆمەڵە ئامانجی خۆیان کاگوشار لە هەرێمی کوردستانی عێراقدا ئەڵبەتە لایەنە سیاسیەکان بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەکەیان کۆمەڵی ڕێکخراوی تایبەت بە خۆیانیان هەیە و وەکو ڕێکخراوە جەماوەریەکانیان ڕێکخراوە دیموکراسیەکان باسییان دەکەن ئەم جۆرە ڕێکخراوانە کاتێک کە حەزب دروستی دەکات گرفت بۆ ئێوە دروست دەکایان نا بەتاکید ئەزانی ینی ئەم مۆدلە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان تەنها عیلاقی بەس ڕێکخراوەکان یعنی مێدیا دەستگاکانی مێدیا حیزبەکان هاتن دەستگای مێدیا هەریەکە کۆمەڵێک دەستگای مێدیا بە خۆ دروست کرد طبعا بەداخەوە هەتا ئەم حیزبانەی بەو دوایەش دروست بوون ینی کە ئۆپۆزۆسیۆن و ئەو بوون بە هەمان ڕیتم کاریان کرد کۆمپانیا بە هەمان شێوە هەموو جونگەکان طبعا NGOش یەکێکە لە ینی NGO دوور نییە لەو وەزعە و بەداخەوە ینی زۆر جار دەبینی کاک بەڵێن مزداقیەتی کۆمەڵی مەدەنی ڕاستەقینەش لە دەسەدات مزداقیەتی خۆی لە دەسەدات بەرامبەر ئەوەی کە گروپی تر دروسە بن و حیزب دێت دەست لە کاری ڕێکخراو ناحکومیەکان وەردات و ڕێکخراو دروستەکات و زۆر جار من ینی هەر بە ڕاشکاوی باسی کەم بەهێزترن لە ئێمە زۆر جار دەستیان نگات بە دەسەڵات پارەیان باشتر لە ئێمە هیچ تێدانێ ینی ئەمان زۆر بە ئاسانتر ئەتوانن تەسیریان هەبێ زۆر ئاسانتر ئەتوان بگەن بە شوێنەکانی با بڵێ مەراکزی دروستبوونی بڕیار لە ئێمە زۆر بە ئاسانتر دەگەن بۆ شوێنانە و طبعا مەواردی مالی و ئەوانەیان لە ئێمە باشترە کە تۆ لە هیچ حزبێک نزیک نەبی یان ڕێکخراوێک بێت هەوڵ بدەیت سربەخۆی خۆت بپارێزی ئاسان نییە لە بارودۆخێکی و کوردستان نمونەمان هەیە ئێمە لە عێراق ساڵی 2005 و 6 ئەوانە مادەی 41 دەستوری عێراق هەبوو ئەوەی علاقەی بە مەسلەی ئافرەت هەبوو و علاقەی بە مەسلەی دروستبوونی ئوسرە و زەواج ئەوانە هەبوو هەوڵماندا ئەو مادەیە نەمێنێت لە دەستوردا ئیتر بە هەموو ئیمکانیاتی خۆمان بەو هەموو ڕێکخراوە نزیکەی 7 ڕێکخراو کۆبووینەوە و کەمپینمان ڕاگەاند لەسەر ئاستی عێراق و کاکە ڕۆژ هەبوو 10 سیمینار دەکرا لە هەموو عێراق هەر ئەوەندە بوو ئیمکانیتمان لە بەرامبەر ئەوەدا حیزبە ئیسلامیەکانی عێراق بە تایبەتی حیزبە شیعیەکان زۆر بە ئاساندی 200-300 ڕێکخراویان دروست کرد لە بەرامبەر ئێمە و بە قانونیش تۆ ئەمە ڕێکخراوە و NGOشە بە قانون و تۆماریش کراوە تۆ ناتوان بڵێ NGO نییە بە قانون NGOە بەڵام ئێمە هەموو دەزانین کە چێ لە پشتیتی چۆن تەمویل دەکرێت و ئەوان زۆر ئاسانتر بە یەک تەلیفۆن دەچێتە ناو مجلسنوابی عێراقی بە یەک تەلیفۆن ئەتوانێت لەگەڵ سەرۆکی حکوومەت کۆ ببێتەوە ئێمە مانگمان دەوێت هەتا بتوانین پەرلەمانی عێراق ببینین یان سەرۆکی حکوومەتی عێراق بینیان یان لایەنە سیاسیەکان لە عێراق بین تر بەوە ئەم دەزانین چۆنە فێڵکردن من لە مێژە ماوەیەک پێشستا بابەتێکم نووسی بوو وڵاتی وەکو نازام ئەگەر مەجال هەبێ هەر بە کورتی ینی وەکو ئەوەیە شتەکانمان هەموو ڕاست بێ کاک بڵێن وەکو ئەوەیە ینی وەکو ئەوەیە ئێمە هەڵبژاردنمان هەبێ بەڵام لە ڕاستیدا ئێمە نەتائجەکان مەحسوومە هەمووی دەزانی چێ دەیباتەوە چۆن دەبێت وەکو ئەوەیە حیزبی براوە بەڕاستی حیزبی براوە بێت دێتە سەر تەلەڤیزیۆن خەڵک پیرۆزبایی لێ دەکەن ئیتر لە ئیعلام هەمووی پیرۆز بێت حیزبی فلانی تۆ سەرکەوتوویە خۆ ئەنی ئەزانی ئەم تەمسیلە بەو شێوە وەکو ئەوەی تۆ دەسەڵاتێکی دادوەری مستەقلت هەبێ
ڕێک بە تەمسیل تۆ وەکەوەی دەسەڵاتی دادوەری مستەقلت هەبێ لە قانوندا مستەقلە سوێن دەچن لە پێش دەسەڵاتی دادوەری دەخۆن بەڵام لە ناخدا لە ناوەڕۆکدا حیزب کۆنتترۆلی کردیە لە ناخدا هەتا بەرژەوەندیش هەندێک ینی باڵێ ئەشخاص لە ناو حیزبێکدا توانێت وەکو ئەوەیە تۆ لە عێراقیش تۆ سەرۆکی وڵاتت هەبێ و ڕەمزی وڵاتە بەڵام لە ڕاستیدا ئەمە حسابی ڕەمزی عێراقی بۆ ناکرێت حسابی ڕەمزی کوردی بۆ دەکرێت محاسەسەیە و بەشێک لەو پرۆسەیە وەکو ئەوەی تۆ مێدیای سربەخۆت هەبێ وەکو ئەوەیە مێدیاکە سربەخۆی و ئەعلانیشەکە مێدیای سربەخۆین ئێمە ڕەخنە دەگرێ ڕەخنە لە دەسەڵات دەگرێ بەڵام لە ناوەڕۆکدا نە سربەخۆیە و نە ڕەخنەکانی ڕەخنەی ڕاستین و نە خەڵکەکەی ئەوەی تێیدا ئیشەکەن باوەڕیان بەوە هەیە وەکو ئەوەیە تۆ NGOی سربەخۆشت هەبێ بە هەمان شێوە وەکو ئەوەیە NGOی سربەخۆت هەبێ وەکو ئەوەی NGOکان هەمووی کۆمەڵی مەدەنین و کەمپین ڕدەگەینن بەڵام لە ڕاستیدا هەر دیسان لە پاشەوەی لە پاشخاندا هەر مجموعەیەک حیزبن یان مجموعەیە کەسن لە ئەمریکانی حەزبدایان جوڵێن و دایان بزوێنێ کاگوشار بابێ مەسەر تەوەرێکی تر تەوەری مافی مرۆڤ جەنابەت وەکو سەرۆکی ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤی کورد زۆر دۆسەی مافی مرۆڤ هەیە هێشتا هەر داخراون چیتان کردووە بۆ ئەوە یعنی ئێمە مجموعەیەک هەوڵ هەبوو ینی بە تایبەتی ئەو ماوەیە ئەزانی کاک بەڵێن ئێمە کێشەیەکمان هەیە لە کوردستان کە دەنگی شەڕ هات دەنگەکان تر هەموو ئەوەستێ بەمانای ئەوەی ئێمە پێش ساڵێک و شتێک یعنی با بڵێن پێش ئەو وەزعی داعش ئەوانە دروست بێ باسمان لە قەزای تر بوو ئەوی بەڕێز باس کرد باسمان لە راپۆرتمان لەسەر سجنەکان نووسی ئەو پێشەلکاریانەی لە دژی خەڵک ڕوودەدات باسمان لە ئازادیەکان بوو باسمان لە فراوانکردنی مەساحەی حڕیە تعبیر و ئازادیە تاکیەکان و ئازادیە گشتیەکانمان ینی باسمان لە قەزای ترە کرد بەڵام تۆ ئێستا کە بە عەرەبی پێڵێن طبول الحرب دەوڵەکانی شەڕ کەتر دەوڵەکانی شەڕ کە دەست پێ دەکات تۆ ئەمانی تر هەمووی دەنگی سایلنتە بێ ئەمانی بێدەنگە بێ بۆ خۆتان بێدەنگیەکەن یا بێدەنگ دەکرێت ئێستا مونێک دەمێ خۆمان ناتوانانی بێدەنگ ئمە هەر ینی هەوڵ دەدەین هەر بەردەوام بین هەوڵ دەدەین هەر بە بەردەوام چونکو تۆ ئێمەش نامانێت ئێمەش مزداقیت لە دەست دێن وەکو حیزبەکانی کە هەن بەڵام تۆ ئێستا بۆن منە من پێشتر بە دەیان جار هەر بخۆم بە شخصی وەکو ڕێکخراویش راپۆرتمان نووسیە لەسەر وەزارەتی پێشمەرگە و راپۆرتمان نووسیە لەسەر ئاسایش وە بڵاومان کردوتەوە ینی لە ڕێکخراوە نێودوڵەتیەکان با بڵێن Human Rights Watch International Amnesty International Human Rights Office of Yonami ئەوانە هەموو ئێمە راپۆرتمان داونێ لەسەر پێشەڵکاریەکانی ئاسایش بەرامبەر بە عەرەب لەسەر پێشەڵکاریەکانی کە پێشمەرگە ئەنجامیدا بەڵام فەرمووت ئەو ڕۆوەرە باسی ئەو بکە ئەمڕۆ کە باسی کاکە خۆ زۆر بە ئاسا ئێمە هەر پێشترش باسی ئەومان کردیە کە پێشمەرگە وەک موسسەی عسکەری تا ئێستا نەیتوانێت ببێتە موسسەی ڕسمی بەڵام ئەمڕۆ کە ئەو قسەیە دەکەی زۆر جیاوازە لە پێش ساڵێک و نیو کە باس دەکرد پێش ساڵێک و نیو کە باس دەکرد زۆر بە ئاسایی وەردەگیرا ئێستا کە باس دەکەی تۆ بە خائین لە قەڵەم درەی تۆ بە دژە پێشمەرگە لە قەڵەم کاکە ئێمە خۆ هەمومان براکانمان پێشمەرگن و ئامۆزاکانمان پێشمەرگن و ئێستاش پێشمەرگە و لە سنوورە و بە خوێن و بە ماندووبوونی خۆی وە بە بێ موچەوە بە وەزع بۆ بە دەردەسەریە وا لە بەرەکانی جەنگە تۆ ئێستا باسی بکەی بڵێ پێشمەرگە مۆسێ ئەسکەری نییە تا ئێستا پێشمەرگە وەک میلیشیا حساب دەکرێت یان تا ئێستا پێشمەرگە لە ژێر دەستی هەیمنەتی حیزبەکانە ئەمە لێت قبول ناکرێت نە لای حیزبەکان و تا ڕادەیەکی زۆر هەتا لای کۆمەلگاش لێت قبول ناکرێت لەبەرەوەی ئەزانی چۆن تەنشیعی سیاسی لە وڵاتی ئەمە لە خلالی ئەو 25 ساڵی ڕابردوو ئەم حیزبانە بە هەوسی خۆیان کردویانە بەو ڕێگای کە ئەوان باوەڕیان پێ ئەم تەنشیعەکرا بۆیە یان لێتی نەشارمەوە ئەمە لە فانەی مافی مرۆڤ بەشێکیان هەیە دەتوانین تا ئێستا کاری لەسەر بکەین بەڵام بەشێکیان ئێستا هەمووی وەکەوە ئێستا تۆ هەمووی پێندین کردووە یعنی بۆن من هەمووی ڕاجیراوە بەس با من پرسیارێکی لە جەناب بکەم دەسەڵات لە هەرێمی کوردستانی عێراقدا چەندێ بڕوای بەوە هەیە کە پێویستە پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ بپارێزرێن ئایا ئەم پێشەلکاریانی کە دەکرێن
پێشەکاریەکە لە نەزانیەوە یا شتێکی بە بەرنمەیە. بەڵێ ئەزانی ئەگەر بگەڕێنەوە پاشخانی مێژووی ئەم حیزبانەی هەن بە بەردەوام ینی وەکو منهج ئەمانە هیچێکیان باوەڕیان بە مەسلەی مافی مرۆڤ و ئازادیەکان و دیموکراسی و ئاڵوگۆڕکردنی دەسەڵات و ئەمانە نەبووە. بەکاریان هێناوە لە مەراحلی جیاجیا بۆ مەبەستی جیاجیا بەکاریان هێناوە ئەم قسانە. بەڵام تۆ بە عەربی مستەڵەحێک هەیە من ببوورە لە بەری محامین استیقواکردن لەسەر خەڵک هەبووە، خۆ بەهێزکردن لەسەر ئەساسی بەڵام لەسەر ئەساسی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دەوروبەر بووە. یعنی حیزبی ئەلیف لەبەر ئەوەی نزیک بووە لە ئێران خۆی بەهێز کردووە لە دژی حیزبی با و حیزبی باش لەبەرەوەی نزیک بووە لە تورکیا استیقوای کردێ لەسەر قەت ئەوە نەبووینە کە لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانی خەڵک بەهێز ببن کە حیزب لەسەر ئەساسی بەرژەوەندیەکان طبعاً مافی مرۆڤ یەکێکە لە گرنگترین بەرژەوەندیەکانی خەڵک بەرژەوەندیەکانی میلەت کە تۆ ئەساسی دروستبوونت و بەردەوامیت لەسەر تەصفیەی ئەوەی ترە یان لەسەر لێدانی ئەوەی ترە لەسەر ئەساسی ئەوە نییە کە تۆ چەند بەرژەوەندی خەڵکت پاراستیە تۆ چەند توانیتە ماف و ئازادیەکان چەند توانیت وەکو ئەمریکا کاکە خۆمە تەجروبە ئەو چەند ڕۆژە لە ئەمریکای بۆمانیان بە تێروتەسەڵی باسی سیستەمی حیزباتی کردی لە ئەمریکا جیاوازێکی زۆرتان ینی جیاوازێکی ئارد و ئاسمانی لەگەڵ کاکە لە ئەمریکا تا ئێستا حیزب پاڵپشتی تا ئەم ڕۆژ ئەو ڕۆژێوا لە لای جەنابەتم لە رادیۆی دەنجی ئەمریکا نە جمهوریەکان با بڵێن نە کۆماریەکان پاڵپشتی هیچ لەو پاڵەوراوانە دەکەن نە دیموکراتەکان تا ئێستا پاڵپشتی ناکەن. ئەمە خۆی مبادرەیەکە با بڵێن ئەو کەسە خۆی مبادرە ئەکات ئەڵێت من لەسەر حیزبی جمهوری خۆم تەرشیح دەکەم و ئەمە بەرنمەکەی منە و هەوڵەدا تا زیاترین خەڵک نموزەجێکی معەنیان بێ یان کەسێکی معەنیان بێ دواتر ئەم بەرنامەی ئەو ئەبێتە بەرنامەی حیزب نەک بەرنامەی حیزب لەسەر ئەو دادنرێ بەرنامەی ئەو کەسە کە دەبێتە پاڵێوڕا بەڕسمی ئەبێتە بەرنامەی حیزب. یعنی ئەمە ئەزانی مۆدیلی زۆر جیازن تۆ لە کوردستان ئەگەر بێ بڵێ حیزبەکان وەڵاهی لەسەر ئەساسی مافی مرۆڤ و ئازادیەکان لی نازانن نەخێر لێزان زۆربیان لە وڵاتانی ئەوروپا و لە ئەمریکا و لە کەنەدا ژیاون ئەوانەی سەرکردەکانی حیزبەکانەوە نەبی نەزان بەڵام بەلای ئەوان گرنگترین خاڵ ئەوە نییە هاوڵاتی چەند متەمەتع بە ماف و ئازادیەکانی وەزعی ئابووری باشە تا چەند مستەقڕەت بەقەدەری ئەوەی کە چەند من دەتوانم پێگەی باشترم هەبێت چەند دەتوانم پلەی باشترم هەبێت دەسەڵاتی زۆرترم هەبێت طبعاً دەسەڵات هەردوو بەش دەگرێتەوە لایەنی مالی و لایەنی نفوزەکانیش دەگرێتەوە. دوا پرسیارم کاگ و شیار چیتان پێشنیاز کردووە بۆ ئەم دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە بۆ باشترکردنی ئەو ڕەوشەی مافی مرۆڤ کە لە هەرێمدا هەیە خۆ دەزانیانی زۆرێک لە ڕێکخراوە نێونەتەوەیەکان نەکە ڕێکخراوە خۆجەییەکان ئەوانی ژیانی گلە و گازەندەیەکی زۆریان هەیە چ پێشنیازێکتان هەیە بۆیان؟ ئەزانی ئێمە بە ڕاشکاوانش قسەمان لەگەڵ زۆربەی حیزبەکانش کرد کە ئێمە تەوەقعی ئەومان نییە لەو پێنج حیزبە بتوانن منهەجی خۆیان بگۆڕن و ذهنیەتی ئەوەی کە حکمیان پێکردێت لە ساڵی 91ەوە تا ئێستا بێنن بە دوای ئێستا کاکە لە 2015 تۆ لە 2015 بێ بە ذهنیەتی 91 ئیش بکەی کارەساتە و بەڕاستی ئەمەلیشمان نییە و حیزبانە بگۆڕین یعنی ئەمەلمان نییە تازە حیزبێک بێ هەر سبەینێک لە خەو هەستی لە خۆی بڕای بڵێمە بڕیارماندا ئێمە ذهنیەتمانە گۆڕین ئەگەڕێنەوە بۆ شەقام ئەمە باوەڕ ناکەم لە حیساباتماندابی بۆیە وەکو بڵێن حەلی وەسەط بەردەوام هەوڵماندایە دەنگی عەقڵ لە ناو حیزبەکە لە ناو حیزبەکانیشماندا خۆ حیزبیش لە مەریخەوە نهاتون خەڵکیان تێدا تا ڕادەیەک سەوتی عەقلن ڕاستە لە ماوەی ڕابردوو زۆر جار ئەمانە تەهمیش کراون زۆر جار ئەمانە گوێیان لێ نەگیراوە زۆر جار ئەمانە بەڕەئیان نەکراوە بەڵام هەن هەوڵمانداوە وەکو ئەگەر بەلایکمی حەلی وەسەتیش بێ ئەم ماوەیە پێویستی بە عقەلا پێویستی بە ئەو خەڵکە میان ڕەوەی هەیە لە ناو حیزبەکاندا پێویستی بەو خەڵکە هەیە کە بە مەوزوعیەت قسە دەکەن ئێمە کاک بڵێن نزیکەی 40 خەرقمان دەستنیشان کردووە لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا
کاکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بەرنمەکەی هەیە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانمان هێنا کە کاکنە چیروان ئەعلانی کرد کاتی وەرگرتنی پۆستی سەرۆک حکوومەت کە حکوومەتی پێنج لایەنەیان پێکهێنا حکوومەتی بنکە فراوان بەرنمەیان هەبوو گرنگترین خاڵەکانیان مەسەلەن کە چارەسەری بنەڕەتی بدۆزرێتەوە بۆ مەسلەی بەغدا تا ئێستا نەدۆزرایەتەوە مەسلەی شەفافیەت و مەسلەی ئەمن و ئەمان و عەدالەتی ئیجتیماعی و مافی مرۆڤ و سیادەی قانون تا ئێستا نەکراوە مەسلەی شەراکەتی حەقیقی لە نێو ئەو پێنجانە کە حکوومەتی بنکە فراوان دروست دەکەن نە شەراکەتی حەقیقی ئەوە نییە من چەند فەڕاشم بەرەکەوت تۆ چەند فەڕاش ببەرەکەوت ئەمە شەراکەت نییە مەسلەی ناوچەکانی مادەی 140 بوو مەسلەی بەهێزکردنی دەوری ڕقابی پەرلەمان بوو ئەمە هەمووی لە بەرنامەی حکوومەتدا هەیە ئێمە لە بەرنامەی حکوومەتمان دەرێناوە مەسلەی باشکردنی خزمەتگوزاریەکان بوو مەسلەی سەربەخۆیی ئابووری دادوەری نا سەربەخۆی ئابووریش کاکە سەربەخۆی ئابووری زۆرنای بۆ لێدرا تا پێش هەڵبژاردنەکان کوردستان ئابووری سەربەخۆ دەبێت کوردستان دەبێتە دووبەی کوردستان دەبێتە ئەوەی جەنابەت باس کرد سەربەخۆی دەسەڵاتی دادوەری کاکە دەسەڵاتی دادوەری لە هەر وڵاتێک کە سەربەخۆ بوو تۆ ئەتوانی ئەمەلت هەبێ ئەو وڵاتە چاک ببێت و هەتا ئەگەر باش نەبێ ئەمەلت دەبێ وڵاتەکە بەڵام کە تۆ دەسەڵاتێکت هەبێ حیزب تا ئێسقانی کۆنتترۆلی کردبێت کە تۆ دەسەڵاتێکی دادوەریت هەبێت تا ئێستا حاکم سەرۆک دای دەمەزرێن باشە چۆن ئەمە دەسەڵاتیەوەی دەبێت بۆ نمونە سبێ ڕۆژ بیاوێت سەرۆک تحقیق لەگەڵ سەرۆکی هەرێم بکات یان لەگەڵ سەرۆکی حکوومەت بکات چۆن ئەتوانێت ئەم پێگەی نییە جارێ تا ئێستا حسابی ئەوی بۆ ناکرێت وەکو دەسەڵاتێکە خۆ ئەگەر لە ئەسڵدا بێ سێ دەسەڵاتمانێت دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی ئەبێت پێگان هەند وەکو یەک بێت بەڵام تۆ تا ئێستا دەسەڵاتی دادوەری وەکو عقلیەتی پێشان زیهنیەتی سەدام حوسێن سیر دەکرێت وەکو بەشێک لە وەزارەتی عەدل سیر دەکرێت کە وەزارەتی عەدل بەشێکە لە حکوومەت ئەم هەموو بابەتانەی کە لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتبوو بە ڕێز کاکنە سیروان بارزانانی کە ئەعلانی کرد لە ناو پەرلەماندا لە کاتی سوێند خواردنی ئێمە وا بڕگە لەسەری وەستاوین و بڕگە بە دوواداچوونی بۆ دەکەین کاکە فلان بابەت بۆ حەل نەبوو فلان بابەت بووە تۆ ئێستا لە کوردستان ئەزمەی مالیت هەیە گەنج سەفەرەکە ئەمە واقعی خۆمان ئێستا ئەوەیە سەرۆکاتی هەرێم کێشەیەکی گەورەیە تۆ تا ئێستا کێشت لەگەڵ بەغدا یەکلا نەکردەوە تۆ تا ئێستا مەسلەی هەندێک مەسائل تێجارێ مەسلەی گەندەڵی مەسلەی خزمەت گوزاری ئەمانە کێشەی مزمینن لە هەرێمی کوردستان تا ئێستا چارەسەر نەکراوە بینینێک نییە پلانێک ینی ناڵێم بە 2 ساڵ هەمووی چارەسەر بکرێت بەڵام بەلای کەمی ئەبواە پلان هەبواە ئەبا ئەعلان کرا بە ئەوە چەند هەنگاوێک نرابە بۆیە ئێمەش وەکو کۆمەڵگەی مەدەنی وەکو ڕێکخراوەکان بە بەردەوام هەوڵماندایە کە ئەمانە دەستنیشان بکەین وەکو جیهتێک بابەتی قسە لەسەر بیکەینە قەزای ڕێی عام کاگوشیار زۆر سپاسە دەکەم بۆ هەموو تێبینی و سەرنج و هەروەها ڕوونکردنەوەکانی زۆر سپاس دەکەم.